شکستی پەروەردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەقەد جەهەنەمە لای من تا ئێستا لەوەتەی قساکەم ئەوەندە مەقەسکاری تیا کراوە کە تااقەتم نەماوە چیتر قسە بکەم. هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ناوی دەنێم ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوک بە خوارەوە یەک ڕستەمان نییە. منیش بە تەمەنی خۆم هەزاران ژنم بینی تا ئێستا زوڵمی لێکرێت. نەوەر زاداوی دەڵێ ئەی شەرەفی پیاو لەکوێیە. خانمەکە خانمێک وەڵام بە خۆزگە و حەزی پیاو نەداتەوە خدا فریشتەکان تاکو بەرەبەیان بە نەفرەتیەکە. بەڕای من ئەمە ساڵانە بەشدارە بەم ئەیدەن هیچ بیرم نییە ساڵێک ئەگەر مەگەر لە دەرەوە بووبم لە شوێنێک کە لە کوردستان نەبووبووە. بەڕای من جێگای خۆشحاڵیە هەر چۆنێک بێت. من دڵگەرمیێکی زۆرە بینم لە تەمەنی جیاواز بە تایبەتی نەوەی نوێ لەوانەیە کەم وا دەرەکەوی مەزهەب زەدەن یا کۆنزەرواتیڤن بەڵام دەبینم هەمویان بێکەوە ناترسن لە کتێب ئەوە زۆرم پێخۆشە. نێو خانەوادانەی کە مەزهەب زەدەشن دەبینی باوکە هەر لەگەڵ یایەتی برای یا دوو خوشک یا سێ خوشک یا سێ چوار بە خانەوادەژی دێن زۆر دڵگەرمن. بۆ نمونە بە تەنیا من هەموو نووسەرانەی لە کوردستان کە ناوێکیان هەیە دەخوێنرێنەوە ئەوە بۆ من مای خۆشنودیە لە حەقت. بیان ئەوان حەقیان هەر کەسێک ڕەخنە بگرێت لە من بەردبانانیشم کا من گلک دەبێ بازەکەی وەربگرم و خۆش زانی لە تۆڕی کۆمەڵایەتی جگە لە جنێو هیچ نابینی. دەبێ ئەو ئەندێشەی خۆی کە دەزانێ ئینسان من گوتم ئێمە لە مەیمون نین و مەیمون نەبووین و زادەی مەیمون نین بەڵام هیچ پەشیمانیم لەوە چونکە حەفریات ئارکێۆلۆژی کە لەسەری ئینسانی یاندورتال دەبینی زۆر نزیکە لەکە لەسەری جاندارەکان. یەک لەوانە شامبازیە تا ڕادەی غۆرێلا. من باکسەوە من ئەوە ڕەت دەکەمەوە کە خەڵگەڵێ ئینسان لە مەیمونێک بووە پێش کەوتووە قۆناغ بەخۆن نا ئەوە ڕاست نییە. مەیمون جنسێکە بەڵام نزیکن مەسەر شامبازی زۆر زیرەکە حیوانێکی زۆر زیرەکە. یعنی دەتوانم بڵێم لە زۆر شت هەتا لە بواری عشق لە بواری سۆس نێرومەی ئێمە چ دەکا ئەمانیش بەو چەشنە ئەسان لە کرمەوە بۆ کەرکەدەن و فیل بوون بگەیشتن بە ئۆرگازم لە عشقا حیوانات ورترە و ئەوەترا وەکو دەڵێ جێنتڵمانیا یعنی بەڕاستی من حیات و ژیانی سۆزداری کرمیش بخێن ئەبینم زۆر منەزەمە بۆ چکە لە ناو سروشتن. ئێمە بەر لەوەی بچینە بەرەوەی بێنێ ناو شارستانیان ئینسان جاندارێک بۆ ئوستاز. یوڤان هەراری کە کابرایەکی ئیسرائیلیە ڕاستە بەڵام مؤەریخەکی گەورەی ئێستا ئێعترافی پێکراو لە ساستی عالەم خۆ لە خۆیەوە ڕێنە ناکا. ئەو قسەیکی هەیە دەڵێ 7,000 ساڵ لەمەوبەر یا زۆرتریش هەندێک ژمارەی تری هەیە دەتوانم بڵێم ئینسان زمانی نەزانیوە. من لە کۆڕەکەش گوتم کە ئینسانی بیدایی ئینسانی کۆن بە سەما یا بە ڕەسم قسەیان دەگەڵ یەک کردووە یا وەکو هەر جاندارێک بە دەنگێکی جیاواز. بۆ نمونە مەیمون دەنجێکی هەیە پڵنگ دەنجێکی هەیە مەلەکان دەنجێکیان هەیە ماسی لە ناو زەریا دەنجێکی جیاوازی هەیە. بۆیە من بڕوا دەکەم ئینسان کە دێتە ناو حەزارەت ئێستاوە حەزارەتە لە شەرق و لە غەرب جەنگە و ئینسان بۆچی دادگایی ئەوە ناکەن ئەو هەموو جەنگە بە ناوی ئاسمانی و بە ناوی خواهانە و بە ناوی ئایدۆلۆژیای ئەرزی و ئاسمانی چۆن من جێگای پرسیارم نەبێ چۆن گومانم نەبێ کەواتە جاندارەکان هێمنترن. جاندارەکان کە تێر ئەبن لە ژەمێک کە یەکتری بڵێن پڵینجێک شێرێک دەزانی بە هەفتە وانە ناچێتەوە گشت بەس ئینسان جێگای گومانی منە
ومن کتێبێکم هەیە ناوی کارگەکانی تابوتە مرۆڤ ئەو جاندارەی نازانێ بشی دەڵێن فەیلسوفی ئەڵێم نەخێر عمرم لە حەفتا تێپەڕیوە ئەزانم ئینسانی ئێمە نازانێ بشی نەک ئینسانی ئێمە ئینسانی غەربیش نازانێ بشی ئەوەی لە ئەوروپای غەربی لە ئەمڕۆ کە دەقەومێ لە بواری پەروەردەیی لە بواری ئاینی لە بواری با بڵێن لە بواری سەرمایەداری بە ئاینەکەی لابەر خۆ ناکرێ من کەیفم بە ئینسان بێ رووسیا و ئۆکرانیا جوولەکە و حەماس بەشەڕدێن ئەمە دەلیلی شکستی پەروەردەیە هیچ ئاژەڵێک بەقەت ئێمە دڕندەن نییە چێ ئەم زەویەی پێسکرد چێ ئاوی پێسکرد چێ خاچی پێسکرد چێ هەوای پێسکرد ئینسانە هیچ جاندارێک نەیکردووە من چۆن ئینسان خۆمان دادگایی نەکەین کە شوورەیە بۆ ئینسان لەزانێ 11 وڵاتی گەورە 11 وڵاتی لە 16 ئەم کەونەیان ئەم گەردونیان پیس کردو ئۆستاس ئەمە قسەی من نییە قسەی عالمەکانە سەبارەت بە مەیمونەکە ئارکێۆلۆژیا ئەڵێ نزیکین یعنی ئێمە نزیکین لە هەیکەل و پەیکەر و مەسەلەن بەڵام ئینسان بە پێوە دەوەستەیە مەیمونش بە پێوە ئەوەستەیە غوریلاش بە پێوە بەس ناتوانێت ئەزانی ئینسان بەچی پێشکەوت بەدەست دەستی هەموو حیوانەکان جیاوازە بۆیە ئینسان داهێنەر بوو چکە دەستی جیاوازدا باشە دکتۆر سەرەتا من هات بە خزمەت بەڕێستان فەرمووتکەوە من لێدوان نادەم چاوپێککەوتن نادەم دەستکاری قسەکان بکرێت لەو چاوپێککەوتنی پێشتر کە بەڕێستان ئەنجامتاندا بوو دەستکاری قسەکانتان کرابوو بەڵێ کلکوژۆ کرابوو بەڕاستی یعنی مەسەلەن من هەستەکەم ئەگە یەک وشەی لابرد بێ مانای من ئەگۆڕێ من تا ئێستا لەوە تێی قسەکەم ئەوەندە مەقەسکاری تیا کراوە کە تااقەتم نەماوە چیتر قسە بکەم بەس دەرکەوێ من کافرم دەرکەوێ کە من ئەوەم چی پێ دژی نیشتمانم دژی نیشتیمان یعنی من جارێک گوتم محەممەد ماغۆد ئەڵێ هیچ شتێک بە وڵاتە نام بەستێتەوە جگە لە پێڵاوەکانم گوتم کۆچ و ڕەوی ڕۆژهەڵاتیەکان یعنی شەرق ئەوسەد هەمووی کە دەچێت بۆ غەرب دەچێت بۆ ئەوروپا ئەچێتە بە ئوسترالیا قسەکەی ماغوتە کە ئەڵێ ئەوانە هیچ شتێک بە وڵاتە نایان بەستێتەوە بۆیە ئەڕۆن یعنی ئینتیمایان نییە لە ڕاپەڕینەوە زۆرتر ڕاپەڕین ناڵێن ئازادی لەو ڕۆژەوە تا ئێستا خەڵک لە بەحری ئیجاخن چێ من چۆن ڕێز لەو سیاسەتەی کوردستان بگرم بە سیاسیەکان بە حیزبەکان بەدەسەڵاتداران من چ ڕێزێکم هەبێ بۆیان لە کاتێکە خەڵک ئەزانی چێ من لە پەروەردەی شەکەم 20 ساڵە دەتوانم بڵێم دەیان ساڵە خەڵک لە کۆلێژ تەخەڕوجەکە دەرەچێت بەڵام دانامەزرێت من هەزاران کچ و کوڕبینی دانەمەزراون ئەی باشە بۆ فیزیک خوێنێ بۆ کیمیا خوێنێ شکستی پەروەردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەقەت جەهەنەمە لای من هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ناوی دەنێم ڕەشهەڵاتی ناوەڕاست ڕەشهەڵاتی ناوەڕاست ڕاستە لە ئاسمان ئەستێر لە ئاسمان ڕووناچیەکەیە نەنا درەوشانەوەکی گەورە ئەو خۆرە هەیە بەڵام من وەک تەمەنی خۆم بە تۆ دەڵێم کە لە ژیانمە دڵی زۆر کەسم ناسی ڕۆحی زۆر کەس بنیادی زۆر کەس یعنی هەزاران وە لە تەمەنی خۆشم کە لە پەروەردەی ژەکەم کەسم نەدی خەمگین نەبێ ئوستاس کەسم نەبینی سکاڵانەکە بە هیچ شێوەیەک من ئەوەی کە دەگوزەرێ یعنی ئەو دەیە تحریفی بکە ینی دەیە بیگۆڕێ من حەزەکەم جارێکی تکە هەر کەسێک دەیەوێت لەگەڵ من قسە بکە دەبێت تۆمارەکەم بۆ بێنێتەوە وەکو جەنابەت تاکۆ بزانم ئایا فێڵت لە من کردویان من ئەتوانم بڵێم هیچ تۆمارێک نەبووە لە ژیانی من دەستکاری نەکرابێت هەمووی دەستکاری کرا بە مەبەستێکی خراپیش هەندێکیان نازانم نەمژماردووە هەندێک بە مەستەجی پاک مەبەستێک کە من کەسێکم حەقمە یا قسانە بکەم و ڕوانینی خەڵک لای من ئێستا زۆربەی ئەمانە ئەم خەڵکەی هات
زۆرینەی هەرە زۆری پێی خۆشە زۆر ژمارەی کەم بوو کە ئەویش گفتوگۆیان دەکرد بەس لە تۆڕی کۆمەڵایەتی دەگوترێ نازانم کام حزبە ئەڵێن 4,000 گەنج هەیە ساز و ئامادەیە هەر کاتێ من کەسێک قسێک بکات لەسەر ئاین لەسەر ژن لەسەر سیاست ئەوەندە ڕسوای ئەکەن کە خەیاڵت بۆی ناچێت کە جنێوەدا کە جنێومانە تۆ هیچ پێ نییە بەتاڵی ئینسانی هۆشمەند ناتوانێت جنێو بە وستاس ئێستا محەممەد سلمان ئەو ئاینە ڕیفۆرمی دەوێت تێ بکە لای ئێمە ئایندارەکان جۆیر جۆم لێ دەبێت دەڵێ ئەو کابرایە ئەو ئیسلامە جوانەی لێ شێواندین یا ناخوازن هەرچی محەممەد سلمانە ئەڵێ منەمێ دینێک بە عالم پیشاندەم کە سەرسام بن بەوەی ئەو خۆ لە جەزیرەی عەرەبیەژی وە خۆی بە مسلمانی عیار 24 ئەزانێ بۆیە باشە ئەو ڕیفۆرمە ئەگەر ئێمە ناڵێن چاکە یا خراپە ئەبێت سەیری ئەنجامەکەی بکەین بزانین ئەحمەد سەلمان چ موعجزەیەکی پێیە چ ڕیفۆرمێک لە ناو ئاینی ئیسلامەکە یعنی لە هەموو دنیا وستا هەموو ئاینەکانەوەی پێشکەوت بێ ئینسانی بێ ڕیفۆرمی تیا کراوە ڕیفۆرمی تیا کراوە ئادەمی زەوەش بڵێم کۆمەلگای کوردی داخراوە زیاتر لەم ساڵانە ناتوانم گەشت بین بم لەو بوارە بەڵام پێگەی ئینسانی ژن لە ناو کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە غەربیش لە ئەوروپاش نەگەیشتۆتە ئەو قۆناغی وامەزانە من بەس ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگای پرسیار و گومانمە نەخێر زۆرتر غەرب من باش بە ئینگلیزی و عەرەبی ئاگام لە پەروەردەی ئەوروپایە کێشەی زۆر گەورەیە یەکێک لە وڵاتانی خۆشمەوێت کە ساڵێک تیاژیام فینلەندایە من دەجارە بڵێمە فینلەندا دەڵێ منداڵان ئەگەر شاد نەبوون فێر نابن ئەگەر شاد بوون فێر دەبن وە سەنتەری پەروەردە لە هەموو وڵاتانی پێشکەوتو منداڵەکەیە کچۆڵەکەیە قوتابیەکەیە لە باخچەوە تا دەگا پۆست دکتۆرە بۆیە بە دیدگای من ئەو پێگە سنجین و ڕەنجینەی کە من لە عەقلی مندایە کە دەیبینم بەراوردی دەکەم لە نەغەرب لە شەرق لە دۆخەکی یەکجار غەربدا مەبەستم کوردستان نییە هەموو ڕۆژهەڵاتی ناوە لە دێر زەمان وابوو دێر زەمان ژنی کورد هەر گەریدەیەک هەر کەسێک هەر ڕەحالەیەک هەر کەسێک کە غەربیبی هاتۆتە ئەو وڵاتە سەرسام بووە بە قودرەتی بە کارەکتەری بە هێز و توانای ژنانی کورد نەخێر لە ئێستادا بە قەناعەتی من ژنان بە چەشنێک لە چەشنەکان کۆی لە کراون بە چەشنێک لە ئەگەر بێت و ئەدەبیاتەکە بخوێنیتەوە ئەدەبیاتی ڕوانینێک بۆ ژن لە باری مەزهەبی لە بواری کۆمەڵایەتی بەگشتی باوا بڵێ کەلچەرێک هەیە هاتووە کە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ژن تێیدا چەوساوە دەبێت ئەگەر وا بڕوە هەر بۆ نمونە ژن کوشتن لە کێوە هاتووەستاس شەمە بۆم نوتو ئێستا ئامارمان لانیە مەسە من نەزام لە ڕاپەڕینەوە هەموو کەس دەزانێت چەند کچ و کوڕ کوژران لەسەر قەزیەی شەرەف نەوار زاداوی دەڵێ ئەی شەرەفی پیاو لەکوێیە بۆچی شەرەفی پیاوە بێ لای ژن بێ نەوار سعداوی کە مرد ئەوانەی کە توندڕەو بوون وتیانەوە بئیسە المەسیر بەڵام ملیۆنەها کەسی وەکو من قوتابیەکی تەمبەڵی ئەو بین ڕەنگە خۆزگە قوتابیەکی تەمبەڵی ئەو بین ئێستا مەسەلەن ئەمڕۆ یەکێتی ژنانم بینی لێرە وتم بۆ بە یەک بەرنامەتان نیە لە ڕاپەڕینەوە تا ئێستا وتی حیزب نایە نازانم بۆ ئێمە یەکێتی ژنانمانەیە یەکێتی ئافرەتانمانەیە پێم بڵێ لە کام تەلەڤیزیۆن بەرنامەجێکەیە کە باز لە کێشەی ژن بکا لە کوردستان ژن کچ مینە پەیوەندی نێرومێ عائیلە لەسەری قسە بکە عائیلە بەڕای من کە تۆ شەرمەکەی بەرنامەزشی جدی هەبێ لەسەر ژن و وردەکاریە من لە پەروەردەیشەکەم ئوستاز ئێمە ئەو جیلەش وایە
ئەندامی هەرس هەزم ئەندامی هەناسا بەڵام لە ناوک بە خوارەوە یەک ڕستەمان نییە لە کاتێکا لە دنیای پێشکەوتوو مناڵەکان فێرەکەن کە چۆن دایکە و باوکە زاوزێ دەکەن و کە تۆ وای پیشان دەدەی مناڵەکە ناڵێەوە شتێکی ئەنتیکەیە بەس لێرە چونکە ئێمە ئەگە باسی زاوزێ بێ کاری سات ئەگە بیکەی بە تۆمار شەوان لە ڤیددیۆکان خەڵک سەیری پۆرنۆەکە من دەجارە بێڵێمەوە سعودیە و ئێران و عێراق لە سیرکردنی پۆرنۆ واتە فیلمی ڕوت یا فەزای ڕوت یەکەمە و دۆم و سێ من ساڵێک سعودی یەکەمە بێ ساڵێک عێراق ساڵێک ئێران ئایا وڵاتی کەش هەیە سەیری پۆرنۆ بکە بەڵێ بۆچی ئینسان دەبێ پەنا بۆ پۆرنۆ بە تاکو بزانێ ژن و پیاچ دەکەن شوورەییە بۆ وڵاتێک لە هەر شوێنێک لە شەرق ئەوسەد بێ لە هەر لەو حەوت کیشوەرە تۆ ئەبێ بزانێ ئەو منداڵە لە کوێوە هات چۆن هات ئەو ئەگەر گەورە دەبێت سەیری پۆرنۆ ئەکا بەس تۆ وات لێکرد ئەو مناڵانە سەری پۆرنۆ بکەن لە ڕێ هەر کەناڵێکەوە بێ لە ڕێ هەر تەکنۆلۆژیایەکەوە بێ تۆ وات کرد ئەو ئەگەر بەدڕەوشتیەیە بێ ئەخلاقیەیە ئێمە دەروون ناسمانەیە دکتۆرایە ئەڵێ لە ناو جانتای کچانی کوردستان چووکی دەستکرد هەیە ڕەنگە ئەو ڕۆژە سەدان کە باوکو دایک کچەکەی خۆی دەرنامێت لە قوتابخانە هەتا گەل لە زانکۆش بێ ئەمە چه ئەخلاقێکی کابرا دەروون ناسە بانگە شاکە ئەمە چۆن ئەزانی چ جەریمەیەکەوە ئەو کەسە نابێ ئەو قسەیە بکات دەبێ ئاگای لە دەمی خۆی بێ کە کچان بە کوشتن نەدا ژنی ڕۆژاوە هەر ئەوانەی ڕادیکالیش و ئەوانەی میانڕەون دەڵێن ئێمە ئەو توراسەی هەیە لە غەربیش لەباری سیاسی لەباری دینی لەباری کەپیتالیزم هەمووی بەدەست پیاوەیە ئەڵێ کەواتە ئەم دنیاە ژنی تێدا نییە یعنی ئەمە قسەی هەزاران فێمینیست نییە بەڵکو ژنێکی عادیشە و قساکە فێمینیستەکەش قساکە بە ڕیسێرش ئیژەکە بە داتا ئیژەکە ئەمن قەناعەتم وایە ژن ئەوەی کە لێت پرسییم لە ڕۆژئاواش پێگەی ئینسانی خۆی نەدراوەت دەسەورەکە ئێستا چی بە ژنی ئەوە دەڵێن کە هەوەس فرۆشە گوایە پرۆستیوتی پێدەوترێن هۆڕی پێدەوترێ سڵاتی پێدەوترێ ئێستا کردویانە بەچی باشە کەم کەس ئاگای لێیە وایت سلەیڤ یعنی کۆیلەی سپی من چ ڕێزێکم بۆ ئەو ڕۆژاوا هەبێ کە ناو لە کەسێکگەنێ باجەدا ئەو خانمەی هەوەسدا ئەی هەوەس کڕەکە چێە ئەتۆ دەڵێ چوومە لای سۆزانیەک تۆی پیاو سۆزانیتی تۆ نابوتری تۆ نائینسانی منیش بە تەمەنی خۆم هەزاران ژنم بینی تا ئێستا زوڵمی لێکرێ و لە قوتابخانە ژنان و مامۆستای ژن و پیا و سزای ئێستا ئامارمان لانیە بزانین ئایا بەڕاست جاران لە منیانەدا لە قوتابخانە بەس ئایا تۆ دەبێت وەکو میدیاکار بچی ڕیسێرشکەی بزانی و قوتابیەکان بدوێنی بەڵام ئەوەی بە من دەگا ڕۆژانە تا ئێستاشی لەگەڵدا بێ ئەبینم ستەم هەیە ستەمی ڕەمزی هەیە ستەمی ڕۆحی هەیە مەرز نییە دار لە کوردەواری زانی شتێکیە دار لە باشتەواتۆ دار دەزانی مەبەستی چیە درەخت نییە ئەوەی کە دار سەری مناڵەشکێنێ یا ئیژنەکە ئەشکێنێ بۆیە من بڕوا دەکەم ئەو تونند و تیژەی لە دنیا هەیە هاوبەشە بیرت نەچێ من لە فینلەندا بووم 97 50 لە سەدی ژنی فینلەندی کە زۆر ئازان کە زۆر دەتوانم بڵێم وڵاتەکە ژن بەڕێوەی دەبات تا ڕادەکی زۆر لە 150 هەراسان کرا ئۆساز من باسی ئەوە ناکەم کوشتنیش بەس هەراسانکردنی هەر مناڵێک هەر ژنێک هەر کچێک بە زۆر ئەتکردنی یعنی معقولە تۆ لە تۆڕی کۆمەڵایەتی بینی دەڵێ ئەگەر خانمێک وەڵام بە خۆزگە و حەزی پیاو نەداتەوە
خدا فریشتەکان تاکو بەرەبەیان بە نەفرەتیەکە ئێوە ساز ئەوە ترسناکە و قسەیە یعنی ئایا و ژنان دەکرێت نەخۆش بێ دەکرێت حەز بە پیاوەکە نەکا یعنی بە ئیجباری دەبێ ئەو ژنە بێتە ئەوساز ناکرێەوە بەڕاستی نائینسانیەوە تۆ دەبێت لە ڕێ عشقەوە لە ڕێ سۆزەوە لە ڕێی جوامێری خۆتەوە بتانی ئەو خانمە ساسکەی کاواز لە تۆ نێنێ بۆیە من لە بەڕاستی بە هاوتەریب هاوشێوە لە بینی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات من قەناعەتم وایە هەردووچیان لە ئێستادا هێشتا لە تەنگژەباریدان لە باری ئینسانی هەر تازە گوتم لە بواری ئاینی بەدەست پیاوەیە لە بواری سیاسی بەدەست پیاوەیە سەرمایە گوزاری بەدەست پیاوەیە کەڵچەر دەوترێ وەکو ئەو ژنانەی کە ڕادیکالن ئەڵێن بە قەناعەتی ئێمە ئەو دنیاە دنیای پیاوە نەکژن من نمونەم یەکجار زۆرە بەس ناکرێ لێرە بەس هەر کەسێک بێ دۆخی ژن بزانێ هە لە گوگڵ لێدات لە گوگڵ ئەتوانێ بزانێت کە کێشەی گەورە هەیە لەسەر ئاستی حوت کیشوەرەکە هەر حوت کیشوەرەکە نەک هەر حوتە تەنگژەباری گەورەی ئینسانی تێدا کرێت یعنی بە ڕەهایی ئێلێنەوە بەڵام دەبێ ئەمە ئامارمان هەبێ کە قساکەین.